الشعري مامۆستا ئومێد نووریە دەمێکە زیاتر لە 42 ساڵ لەمەوە پێش ئەم شعری داناوە کاتی خەیۆک و سرود وتراوە بەڵام وەک ئەوی کە بڵاو بۆ بێتەوە گەشت پێ بە خەڵکی نەگەشتووە ئەمە کاری کاکە عەزیز بۆ مامۆستا عەزیز ناسراو بە مامە عەزە لەگەڵ مامۆستا عومەری چەلۆ لەگەڵ هونەرمەند توانا خورشید کە پێکەوە توانیان ئەم کارە تۆمار بکەنەوە بە شێوەیەکی بە موزیکێکی ڕەوان و هەروەها داوا لە من و خات و کەویار کرا کە ئەم بیکین بە گۆرانی ئیتر ئێمەش کردمانەوە بە گۆرانی ئێمە ساڵانێکی دوور و درێژە سرود زۆرە بیستین سرودی زۆر نوێیەتە پێشەوە بەڵام جیاوازی ئەم سرودە ئەوەیە کە ئەمە شعرەکەی شعرێکی مێژوویی ئەحمەد موختار بەجی جافە شعرەکە باس لە هوشیاریەکە باز لە ئینتیماکە بۆ خاک و نیشتیمان باز لە خۆشەویستی خاکەکە باز لە کوردبوونی ڕاستەقینەکە ئەوەیە یەکەم شت ئەوەیە خاکەکەتە خۆش بێت و هەوڵی بۆ بەی ئەم خەڵکە هوشیار بن ئەمەش هیوادارین لە ڕێی وەزارەتی پەروەردە و لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیریەوە بکرێ بەکارێت تعمیم بکرێ بەسەر قوتابخانەکانە وەکو سرودێک وەکو مارشێک لەبەر بکرێت. ئەم مارشە ئەوە نییە بڵێ جێگەی مارشی کە بگرێتەوە بەڵام وەکو بابەتێکی پەروەردەیی جوان کە ئەحمەد موختار 100 ساڵ پێش تەمەنی خۆی ئەم بانگەوازەی کردووە وەکو سەردەمی ڕێنسانسی کوردی ئیدعای بۆ شعرەکە کردووە ئێمەش هەڵساوین ئاوازی ئەو برادەرە و مۆسیقای من و کاک عومەر چەلۆ و ئەو برادرانەی کە هیوادارین بەرهەمێکی جوانی لێ دەرچێ و لە سەرانسەری کوردستانە بناسێنرێ ئەوان ئازادن لەوەی کە پژگیریەکەن بەڵام ئێمە لە ڕێگەی ئەو کەسانەوە لە ڕێگەی پارێزگاری هەڵەبجەوە لە ڕێگەی نوێنەری ڕۆشنبیری و پەروەردە و ئەوانەوە ئێمەمانەوێ ئەمڕۆ لێرە ئەو لایەنانە سیدی بەرهەمەکە کە بریتە لە 4 تراک بە زمانی ئینگلیزی تەرجمە کراوە بە زمانی کوردی لەگەڵ بۆ ڕادیۆکانیش ئامادە کراوە ئێمە تەنها ئەو سیدی و دیاریانەی کە هەمانە بۆ بەشداربووان و بۆ کەناڵەکانە بۆەوەی کە بتوانین بەرهەمەکە بگەینی دەستی ئەوان ئیتر ئەوان ئازادن لەوەی کە ئایا ئەمە لە پێشبڕکێیەکە ئەمان ناساندنی بۆ ئەکەن یاخود بەرهەمەکەی ئێمە وەرەگرن ئێمە بەرهەمەکەمان بڵاو کردوتەوە لەخەو هەستن درەنگە